ئێرە ناوبازار یەڵەبجەیە بەهۆی نەبوونی نەوتەوە ئەم ساڵا وڵاتیان خواستی زۆریان لەسەر سۆبایدارەیە. خاوەنی ئەم دوکانە خەریکی دروستکردنی سۆبایدارە، وەک خۆی دەڵێ ڕۆژانە 5 بۆ 6 سۆبایدار دروست دەکات. هاوڵاتیەکیش دەڵێ حکوومەت ناچاری کردوون بگەڕێنەوە بۆ سەردەمەکانی ڕابردوو. کورە نەود نییە کە نەود نەبوو کارەبان نییە و اینجا وای لە لاتێ کورە شارەکەی چوار ڕۆژ دێ مەجبورە دایبنێ کە نەوداوا بێ مەجبورە دایبنێ کاک. ئەم ساڵ وەکو بڵم ساڵی گرانیەکە ساڵی نەهامەتیەکە خواستی سۆبە زۆرە لەگومان بەهۆی نەبوونی نەوتەوە بەهۆی نەبوونی شوکارە لەبەرەوەی بوونی قێرانی دارایی شوکار نەما بەتابەتی ئیشوکاری بیناسازی و ئەمانە خەڵک زۆر خەیاوەتە ئیشی حیوانداری و ئەمانە بەتایبەتی جا خەڵک زۆرەشێتەوە وەلاتیەکان و ئەمانە زۆری وەلاتیەکان هەچە خەڵکی ناوشارە دایانێ بەڵام ڕێژەی زۆرتر وەلاتیەکانە. ئەم ماوڵاتیەش لە بەردەم گڕی گەرمی سۆبادارەکەی دەڵێ خۆمان لەسەر بەحری نەوتین، بەڵام نەوت بۆ هاوڵاتیان نییە کەچی بەتەنکەر بەرەو سنوورەکان دەڕوات. باز لەوەش دەکات ئەگەر بێنەوتی بەردەوام بێ ئەوە کاریگەرێکی خراپی بەکارهێنانی سۆبایدار بڕینەوەی دار و درەختی دارستان و شاخەکانە کە ئەوەش دەبێتەوەی تێکدانی سروشت و ژنگەی ناوچەکە. وەڵا ئەم سۆبەیە کاکەمێکێکە لە ناوچاریەکان کە نەوتمان نییە هیچمان نییە مەزبوری چی بکەین پەنامان برۆ بۆیدا کە حەمەسایی ئەم سۆبەمە هێناوە و ژێرەکەی مادانەوە بۆ یەگە خۆڵە تۆزە کەوتە ناوی ئەم سۆبەیە دەوری زۆرە. ئەمەش تەسیرێکی خراپی تری هەیە ئەم دارە خەڵکەسێ دارستنەوەبەرەکانە بڕێ بەخوا ڕێگ و ڕیشەی وەکەوە ساڵی کە گەڕاینەوە نەوت نەبوو هەرچی ڕێگی دارە دەرێن هێنا تازە بوژاوەتەوە دارەکانی کوێستانەکانمان و مەنتقە سیاحەکانمان بەڵام ئەبێ هەمتر لە ڕشێک بێتەوە بیکەینەوە بە سەحرا. وەڵڵاهی وبیللاهی کاکە خەڵک ناچارە دەسەڵاتی نییە، خەڵک پارەی نییە، خەڵک هیچ شتێکی نییە، خەڵک حەز ناکا هەڵسێت ئینقلابکا لە دەوڵەتەکەی خۆی. ئەنا خەڵک وای داتووە ئەڵێ خەیر و سیا با منیش بمرم بەشەتی ئەوانی ژیانیان وەکو من وابێ ئەویش بمرن. دروستبوونی قەیرانەکان و نەبوونی نەوت و وزەی کارەبا هاوڵاتیانی بێزار کردووە و ئەوانی ناچار کردووە بگەڕێنەوە بۆ ڕۆژگارەکانی داربڕین و بەکارهێنانی سۆبایدار. ئەماش زیان بە دارستانەکان و ژینگە دەگەیەنێت. هاوکات لەگەڵ پاشەکەوتکردنی موچەکانیان هاوڵاتیانیش بە ناچاری کارەبا پاشەکەوت دەکەن و لایت شەحن بۆ ڕووناکردنەوە بەکاردەێنن. دوای چارەکە سەدەیەک لە حکومڕانی کوردی تازە بە تازە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەگەڕێنەوە بۆ بەکارهێنانی لۆکز و قەنیلە و سۆبایدار لە بەرامبەر نەبوونی نەوت. هاوڵاتیانیش ڕۆژ لە دوای ڕۆژ ناڕەزایەتیان بەرامبەر حکوومەتە کوردیەکەیان زیاد دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.